بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود بۆ ڕۆحانەتی پاکی پێشەوا و ڕابرمان سەروەری مرۆڤایەتی محەممەد و شوێنکەوتوانی هەتا ڕۆژی دوایی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز ئاماژە دەدا بەوەی کەوا خۆی بوو مرۆڤایەتی لەسەر زەوی بە شعب و قەبیلە و گەل و قەبیلە و جیاجا هەموو دروست کردووە. فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بيقومان بوي يكتري بناسن وهروها لآية كتير فرمي وما أرسلنا من رسول إلا بلسان قومه بيقومان بيغمبران كهاتون هركان بزماني قوم كاني هناتون وزمان جوازي زمان كانوا بوني قلان هريكيان كخاوني زماني سر بخوي خويان خواي قورة كردويتي بيا يكيك لنشانة كاني قوريو نشاني دصلاتي خواي پروردگار كأفرمي ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. بيقومان هرقلك خوي بخوي خواي قورة بيي بخشيوة زمانی جیاوازی هەبێ، خوای گەورە پێی بەخشیوە ناوی جیاوازی خۆی هەبێ، خوای گەورە پێی بەخشیوە خاک و شوێنی جیاوازی خۆی هەبێ، کەواتە هەر دژایەتی کردنێک لە هەر کوێ بکرێ و لە هەر شوێنێک بکرێ دژایەتی زمان بێ دژایەتی خاوەندارەتی خاک و وڵات بێ، هەر هەمووی پێچەوانەی ڕێنمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و فەرمانەکانی خوای پەروەردگارە و دژایەتی کردنی ویستی خوای پەروەردگارە کە خوا ویستی لەوە بۆ مرۆڤایەتی هەر یەکەیان خاوەنی زمانی خۆیان ستەمکارانێکێکن لە دژمنانی خوای پەروەردگار. خوای گەورە ئەوەندەی لە ئاەتەکانی قورئانی پیرۆز دژایەتی ستەم و ستەمکارانی کردووە و ناوی ستەمکاری بردووە. ستەمکار واتە و کەسانەی کە بێبەشن لە بەزەی و سۆسی خوای پەروەردگار. ستەمکار ئەوانەی کە ئەوەن کە ناچنە ناو بەهەشتەوە لە دنیا بێبەشن لە ڕەحمەتی خوای پەروەردگار. بە تەئکید وەکو لە سەرەتاشەوە ئاماژەم پێدا لەژێر هەر ناو نیشانێکا بکرێت پێچەوانەی ڕێنمایەکانی ئیسلامە و دژایەتی لەگەڵ ویستی خوای پەروەردگارەکە و پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلامە. من بە ناوی خۆمەوە وەکو مامۆستایانی ئاینی داوایان لێ دەکەم خوای پەروەردگار بە کورد دروستی کردوون و زمانی کوردی پێبەخشیون، شانازی بەوە بکەن ئیسلامەتیەکەیان مسلمانەتەکەیان بە زمانی کوردی دەربڕن، ئەوان زانا و ئاینی وڵات و نیشتمان و میلەتی خۆیانن، میلەتەکەشیان زمانی کوردیە، پەیامی پیرۆزی ئیسلام بەو زمانە دەرئەبڕێت کە ئەو گەلت چ زمانێک بێ بەو زمانە بۆیان دەرەبری و بۆیان ڕوونەکەیتەوە بۆیە پێیان ئەڵێم پێداگر بن و بەردەوام بن و بەهێز بن و خۆگر بن و ئێمەش لێرەوە بە هەموو شێوەیەک ئەوەی ئەوەندەی لە توانای مندا بێ وەکو مامۆستایەکی ئاینی پشتگیریانم و دوعای خێریان بۆ ئەکەم و ئومێدی سەرکەوتنیان بۆ ئەخوازم و هەر ئەرکێکیش لەسەر شاری من بێت بۆ چونکە بە کارێکی زۆر پیرۆزی ئەزانم لەبەر ئەوە بە هەر ئەرکێک لەسەر شانیم بێتە سەر ڕێگەی من بە جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگار ئەزانم لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوە و ڕوبەڕووەستانەوەی ستەمکاران و دژمنانی ئاینی پیرۆز و کوردستان بە خاک و نیشتمان و زمانیەوە. بەداخەوە مێژوویەکی هەیە ستەمکردن بەرامبەری کورد لەژێر ئاڵای ئیسلام و بە ناوی ئیسلامە، هەر لە سەردەمی سەدام حوسێنیش ئەوە هەبوو کە قەتڵ و عام و کوشتار و جینۆسایدکردنی کورد و زیندە بەچاڵکردنی ژن و منداڵی بە ناوی ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزەوە ئەکرد، بەڵام بەدڵنیاییەوە ئەوە تاسەر نابێ. خوای گەورە ئەو ستەمە قبوڵ ناکە، هەروەکو چۆن ڕژێمی سەدام و ڕژێمی باسی زەلیل و سەرشۆر کرد، ئاواش هەر میلەتێک لەژێر پەردەی ئیسلامە و بە ناوی خواوە دژایەتی خواستی ئازادانەی میلەتێک و گەلێک بکە، بێگومان خوای گەورە سەرشۆڕی ئەکا و پاشە ڕۆژیشی مەسیریشی لە ستەمکارانی پێشوو باشتر نابێ.